بەڵێ ئەمڕۆ ئەتوانین بڵێن کە لە دوای ئەو هێرشێکە لە 7 ئۆکتۆبرەوە کرایە سەر ئاهەنگێک لە ئیسرائیل لە دوای ئەوەوە ئیدی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شێوانێکی بەخۆیەوە بینیوە و ئێستا ئەم جەنگەی کە لە نێوان غەزە و ئیسرائیل ڕووی داوە نەک هەر پێی ناوەتە ساڵی دووهەمەوە بەڵکو فراوانتریش بووە ڕووی کردوتە لوبنان و تاوکو ئێستا نازانرێت کە کڵپەی ئاگری ئەم جەنگە بۆ کوێ دیکە ئەڕوات. کۆمەڵە پرسیارمان هەیە لە شرۆڤەکاری سیاسی لە کالیفۆرنیاوە ئادەم کینگ لەگەڵمانە بێت تایبەت بە ئەوەی کە قسە بکەین لەسەرەوەی ساڵێک بەسەر شەڕی غەزە تێئەپەڕێت و هەڵوێستی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بۆ تاوەکو ئێستا. ئەم کاتتان باش بەڕێز ئادەم. ئەوە ساڵێک بەسەر شەڕی غەزە تێئەپەڕێت، هەڵوێستی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیە بێت؟ بەیانیتان باش کۆمەڵێک ڕاستەقینە هەیە کە پێویستە لە بەرچاوی بگرین. ئەمریکا هەست بە جیاوازی دەکات سەبارەت بە دۆخی غەزە و دۆخی ئیسرائیل بە شێوەیەکی گشتی، بەڵام زۆرینەی ئەمریکیەکان لەسەر ئەوە یەکگرتوون کە پشتیوانی ئیسرائیل بکەن. زۆرینەی ئەمریکیەکان لەگەڵ ئەوەن کە ئیسرائیل وڵاتێکی تەواو سەربەخۆ پارێزراو بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەگشتی ڕایگشتی ئەمریکا لەگەڵ ئەوەدایە کە پێویستە ئیسرائیل پارێزراو بێت، هەروەها هەرگیز نابێت ئیسرائیل زیانی پێ بکات. باشە بەڕێز ئادەم، ئەمریکا چه هەوڵێکی داوە بۆ ڕاگررتنی شەڕەکە لە ئەمانەی ڕۆڵی بزانین لە ڕاگررتنی شەڕی غەزە چ ڕۆڵێکی هەیە، چی کردووە؟ بەڵێ ڕاستەقینەکە ئەوەیە کە ئیدارەی بایدن دەیەوێت ئاگربەست بێنێتە کایەوە، بەڵام کێشەکە ئەوەیە هەندێک لایەن دەست دەخەنە ناو شەڕەکەەوە، هەندێک لایەن دەست دەخەنە ناو شەڕەکە و شەڕەکە زیاتر قوڵتر دەکەن، هەندێک لایەن کێشە بۆ گەلی فەڵەستین و ئیسرائیل دروست دەکەن، هەندێک لایەن کێشەکان زۆر ئاڵۆزتر دەکەن. من هانی ئیدارەی بایدن دەدەم بۆ ئەوەی کە دەستوەردان نەکات، هانی ئیدارەی بایدن دەدەم بۆ ئەوەی لێگەڕ ئیسرائیل شەڕەکە باتەوە. باشە، پێشتر هەوڵەکان بۆ بوون کە جەنگی غەزە بوەستێنرێت، بەڵام ئێستا جەنگەکە نەک لە غەزەیە بەڵکو ڕۆیشتە لوبنانیش. ناشزانرێت ئەم جەنگەکەی کۆتایی بێت وە زیاتر پەرە ئەستێنێت یاخود نە. ئێوە کوشڕۆڤەکارێکی سیاسی بۆ چوونتان چییە؟ خوێندنەوەتان چییە؟ جەنگەکە لە لوبنان کۆتایی پێدێت دەوەستێت یاخود بەردەوامە بێت؟ زۆر شت ماوە کە ئێمە باسی بکەین، بە تایبەتی ئەوەی کە پێویستە بە ئیرانەوە. ئەمە سەرنجڕاکێشە کە ئێران وەڵامدانەوەی هەبوو بۆ ئیسرائیل، هێرشی کردوە سەر ئیسرائیل. ئێران پشتیوانی حیزبوڵا دەکات، بەڵام کاتێک ئیسرائیل هێرش دەکاتە سەر حیزبوڵا، ئەمە وا دادەمیرێت کە ئەمە بەرگریکردن لە خۆ نەبێت، ئەمە هێرش و دەستدرێژی بێت لە کاتێکدا. بەڵێ ئێمە لە گفتوگۆکردن بووین لەگەڵ ئادەم کینگ، شۆرۆڤەکاری سیاسی تایبەت بۆی کە ساڵێک بەسەر شەڕی نێوان غەزە و ئیسرائیل تێئەپەڕێت و لە قسەکانی ئادەم کینگ ئەوەی کە ئاماژەی پێکراوەیە کە ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیلەکات و بە مافی ئیسرائیلی دەزانێت کە بەردەوام بێت لە وەرگرتنەوەی تۆڵەی خۆی. ئەمە بەردەوامە بین هەر کاتێک کە توانیمان پەیوەندی لەگەڵ ئادەم کینگ بەردەوام بێت. بەڵێ ئێستا ئەمە ساڵێکە بەسەر ئەم جەنگە تێئەپەڕێت و پێی ناوەتە ساڵی دووهەم. ئەم دیمەنانش کە ئەیبینین دیمەنێکی ڕاستەوخۆن کە خانی یونسمان پێپشانەدات کە دیمەنە وێرانکاریەکانە لە غەزە هیچ شوێنێک نەماوە کە دیمەنی جەنگ یاخود چڕنووکی جەنگی پێ نەگەیشت بێت. زیاتر لە 41,000 کەس کوژراوە، 100,000 کەس بریندارن. لە سەرەتاکانەوە دەمانزانی کە ڕۆژانە لە ڕێی کوردستان 24ەوە ڕووداوەکان بە وردی بۆ ئێوەی بینەر نیشان ئەدران. ئێستاش بە هەمان شێوە ڕووداوەکان بە وردی لە پەرەسەندنی جەنگەکە کە ئێستا تەشەنەی سەردۆتە ناو لوبنان هەر بەردەوامین. هەر بۆ ئەمە بەستەش لەگەڵ میوانمان ئادەم کینگ، شۆڤەکاری سیاسی، ئەگەر گوێبیستی دەنگمان بێت بەردەوامە بین زیاتر تایبەت بەوە پرسیارم لێ کرد کە ئایا ئەم جەنگە فراوانتر دەبێت یاخود نا. بەڕێزان وەڵامیان ئەدایەوە. بفەرمونون ئادەم کینگ بەردەوام بن، ئێمە گوێبیستی جەنابتی.
بەڵێ من باسی ئەوم دەکرد کە ئیسرائیل ئەوەی کە دەیکات شەڕەنگێزی نییە بەڵکو بەرگریکردن لە خۆیەتی بێگومان ئەگەر ئێران دەستوەردانی نەکردایە حەماس هەرگیز 7 ئۆکتۆبر هێرشی نەدەکرا سەر ئیسرائیل. پاڵنەری سەرەکی ئەم هێرشە ئێرانە، ئەوەی ئیسرائیل دەیکات تەنها وەڵامدانەوەیە، ئەوەی حیزبوڵا دەیکات دەستی ئێرانی لە پشتە، ئەوەی گروپە چەکدارەکان دەیکەن دەستی ئێرانی لە پشتە، واتە ئێران داڕەژەری پلانەکانی هێرشی سەر ئیسرائیلە. ئیسرائیل ئامانجی نەبووە هەرگیز هێرش بکاتە سەر لوبنان و داگیری بکات، بەڵکو ناچار کراوە. ئیسرائیل 7 ئۆکتۆبری بەسەردا سەپێنراوە، سەدان کەسی لێ کوژراوە، سەدان کەسی لێ بەدیل گیراوە. یعنی ئیسرائیل هیچ چارەیەکی لە بەردەمتان نەبووە. ئێستش کە دەچێتە باشووری لوبنانەوە گومانی تێدا نییە کە ناچارە بۆ ئەوەی هەڕەشەکانی حیزبوڵا لەسەر سنوورەکانی خۆی دوور بخاتەوە. حیزبوڵا تەنها ئامێرێکی یاریکەرە بەدەست ئێرانەوە بۆ کوشتنی خەڵکی جوولەکە، بۆ کوشتنی خەڵکی بێتاوانی ئیسرائیل لە ناوی شادا فەڵەستینیەکان. تەنانەت فەڵەستینیەکانی ناو ئیسرائیلیش کوژراون بەدەستی حیزبوڵا و حەماس. ئەوەی کە حەماس کردوێتی بەڕاستی کردەوەیە کە دژی پێکەوە ژیانە، کردەوەیەکە کە مەترسی تەواوی خستوەتە ناوچەکە. هەر بۆیە پێم وایە دوژمنکاریەکان کۆتاییان دێت ئەگەر ئێران بێوێت، ئەگەر ئێران نەیەوێت شەڕ هەر بەردەوام دەبێت، چونکە هەڵگرسێنەری شەڕەکە ئێرانە، تەنها ئێران کۆنتڕۆڵی شەڕەکە بەدەستەوەیە. حیزبوڵا، یەمەن، هەر گروپێکە تۆ ناوی دەنەیدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەڵسوڕوونەرەکەی ئێرانە، فکرەکەی ئێرانە، سەرپەرشتیارەکەی ئێرانە. باشە بەڕێز ئادەم، وەکو دواپرسیار ئەمێ بزانم ئەزمموی ئێوە لە ناو سیاسەتا چیتان پێنیشان دەدات، خوێندەوەتان چییە؟ ئایا مەلامەحی یاخود شێوازی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری پێدێت بەسەردێت لە دوای ئەم جەنگە؟ بەڵێ زۆر گومانی تێدا نییە کە گۆڕانکاری گەورە بەڕێوەیە. هەروەها من هیوادارم کوردستان پارێزراو بێت، چونکە ئەوەی کە ئێستا دەگوزارێت بەتایبەتی ئەوەی کە کوردەکان لە 2017 ڕیفراندۆمیان کرد و هەوڵی سەربەخۆیاندا، هەوڵی جیابوونەوە لە وەزعی عێراقیاندا کە ئێران بەستەریدا زاڵە. ئێمە خواستبەرەوەیە کە کوردەکان پارێزراو بن و دوور بن لەم شەڕە. هیوادارم کوردەکان ئازاد بن، هیوادارم کە ئێرانیش جارێکی دیکە واز لەم شەڕەنگێزیانەی بێنێت، چونکە گۆڕانکاری گەورە بەڕێوەیە. ئەگەر ئەم گۆڕانکاریانە ئێران لەگەڵیدا خۆی نەگونجێنێت بێگومان کاریگەری دەبێت. هیوادارم کە کوردەکان پارێزراو بن، چونکە جیهان گۆڕانکاری گەورەی تێدا دابیندرێت. ئێستا ئیسرائیل بووەتە هێزێکی کاریگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەموو کەس ئەوە دەزانێت کە ئیسرائیل نزیکەی 400 چەکی ئەتۆمی هەیە کە هەمویان دەتوانن کیشوەر ببڕن. ئێمە هەر هەمومان لەوە دڵنیاین کە ئیسرائیل بەهێزترین هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێمە چەکی وەمان هەیە کە کەسیش نازانێت مەبەستی ئیسرائیلە. هەر بۆیە ئێمە خواشمان لە پشتە ئیسرائیل، خوای لە پشتە، بەردەوامیش دەبێت لە پشتیوانیکردنی ئیسرائیل دژی هەموو ئەو دژکاریانەی کە دەکرێت سەری. هیوادارم کوردەکان پێکەوە یەکێتی خوان پارێز لەم شەڕە بە دوور بن. بەڵێ سپاس دەکەین ئادەم کینگ، شۆڤەکاری سیاسی لە کالیفۆرنیاوە لەگەڵ کوردستان 24 بوویت.